ڕۆژی یەکشەممە سەرۆکی هەرێمی کوردستان و شاندێکی سەرۆکاتی هەرێمی کوردستان لە سلێمانی بوون لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوونەوە ئەوە جگەلەوەی کە بەشداریان کرد لە دەرچوونی خولێکی نوێی ئەفسەران و پێشمەرگە لە قەلاچوالان. دوو بابەتی سەرەکی لەو سەردانەی سەرۆکی هەرێمی کوردستان و شاندی سەرۆکاتی هەرێمی کوردستان زۆر دیار بوون. یەک بابەتی یەخستنەوەی هێزی پێشمەرگە و مەترسیەکانی یەکنەخستنەوەی هێزی پێشمەرگە تاوەکو ئێستا کە زۆر بەڕوونی هەم لە وتاری سەرۆکی هەرێمی کوردستان هەم لە وتاری وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان بەڕوونی دەرکەوت و جگەلەوە کۆبوونەوە لەگەڵ لایەنەکان و دوایەوە دروستبوونی ئومێدێک بە تێپەڕاندنی ئەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستانێ. لەسەر ئەم دوو مژارە و هەندێک بابەتی دیکەش لەگەڵ بەڕێز شێخ جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان هەندێک قساکەین. کاک شێخ زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆیەوەش بەخێر بن. زۆر سپاس کاک شێخ. ڕۆژی یەکشەممە سەردانێکتان بۆ لای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەبوو لە سلێمانی. سەردانەکان چۆن بوو، کۆبوونەوەکان چۆن بوو، ئیستیجابە و هاتنە پێشەوەی لایەنەکان بۆ ئەو دەست پێشخەریەی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان چۆن بوو؟ دیارە ڕۆژی یەکشەممە مناسبەیە هەبوو لە کۆلیجی سەربازی قەلاچوالان کەش پۆلێک پێشمەرگە تەخەڕوجیان کرد بۆ ئەفسەری. بەو مناسبەیەوە جەنابی سەرۆکی هەرێم هاتە مناسبەکە و لەو مناسبە وتارێکی تێر و تەسەلیدا کە ئەوەی من گوێم لێ و بێ خەڵک وتارەکەی زۆر استقبالێکی باشیان لێکرد، زۆریان پێخۆش بوو. لەگەڵ ئەوەیش سەردانی ئەو لایەنانەی کرد کە ئامادە بوون وەک یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی، ئەو سێ لایەنە دیارە هەندێک لایەنی تر لێپرساوەکانیان لە کوردستان نەبوون، بۆیە هەر لەگەڵ ئەو سێ لایەنە کۆبووە. بە حەقیقەت کۆبوونەوەکان زۆر ئیجابی بوو و هەر سێ لایەن سەرۆکی حیزبەکان لەگەڵ ژمارەیەک لە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیان استقبالێکی زۆر گەرمیان کرد و زۆر بە خۆشحاڵی و سەردانەکەیان هەڵسەنگان و من پێم وایە یەکێک بوو لەو سەردانە باشانەی کە بە حەقەتە بێ ئینسان حسابی لەسەر بکە. هەر لایەنێک لە لایەنەکان بگری دیارە کۆمەڵێک گلەیویان هەیە، کۆمەڵێک معاناتیان هەیە و بەڕوونی وتیان ئێمە سەرۆکایەتی هەرێم بە چەترێک ئەزانین بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان و بۆ چارەسەرکردنی هەموو کێشە ناوخۆیەکان و بۆ دروستکردنی یەکێتی و یەکگریزی لە هەرێمی کوردستان و یەکدەنگی لە هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەیش ئامادەی خۆیانیان دەربڕی بۆ هەر کۆبوونەوەیەکە لە سەرۆکایەتی هەرێم بکرێت، ئەوان بێن ئامادە بن لەو کۆبوونەوە، بەڵام پێشتر ئەبێ جەوێکی وا بڕەخسێ بۆ کۆبوونەوەکە کە هەموو لایەنەکان ئامادە بن. لەبەر ئەوە من پێم وایە ئەو سەردانەی دوێنێ یەکێک بووە لە سەردانە هەرە سەرکەوتەکان بە حەقەت کە ئێستانە بە شانازی پێوە. کاکشە باسی ئامادەی ئەوانت کرد بۆ هاتنە پێشەوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و کۆبوونەوەکانە سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڵام گلەی ئەوان هەموو جار ئەوەیە کە پارتی و یەکێتی، ینی ئەوان ئومێدێکیان بە پەرلەمان هەبوو، بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەبوو، بەڵام ئێستا گلەیان هەیە کە پارتی و یەکێتی پابەندی بڕێڕەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان نابن. ئێوە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەتوانن وا بکەن کە پارتی و یەکێتیش پابەندی بڕێڕەکانی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بن؟ بە حەقەت کێشەی ئەوان جگەلەوەی لەوە کێشەی ئەوان کێشەی خەڵکیش بوو، ینی کە ناڕەزایی خەڵک، بێسیقەیی خەڵک، ئەوەش یەکێک بوو لە تەرحەکانی تریان کە کردیان. دیارە ئەوان وەک باسم کرد ئامادەن بێن بۆ کۆبوونەوەکان و لە هەموو کۆبوونەوەکە کە پێشتریش کرابێت ئەوان داوای ئەوەیان کردووە کە یەکێتی و پارتی ئەگەر بێت و ئەوان چارەسەری کێشەکان بکەن لە بینی خۆیانە، ئەوان هیچ مشکلەیەکی ئەوتۆیان نامێنێ لە ساحەکە. لەبەر ئەو دوێنێش هەر لە هەموو لایەکیان تەئکیدیان لەوە ئەکردەوە کە پێویست بە هەموو شتێک ئەوەیە کە یەکێتی و یەکگریزی ناوماڵی کورد لە پێشەوە بێت لە پارتی و یەکێتیوە دەست پێ بکە. ئەگەر هات و پارتی و یەکێتی یەکگریز بن، یەکدەنگ بن، بەڵام نەک یەکگریزی و یەکدەنگی بۆ شکاندنی ئەوان یا بۆ زوڵمکردن و
بەتاڵان بردننی سەرۆت و سامانی وڵات بەڵکو بۆ خزمەتکردنی وڵات بۆ ئاوادانکردنەوەی وڵات بۆ یەکدەنگی بۆ دەستکەوتەکانی میلەتەکەمان یعنی ئەو تەرحێ بوو لەو تەرحانەیە کە کردیان یەکێتی وێگریزەکەی پارتیشان هەر بۆ ئەوە نەبوو کە یەکێتی وێگریز بن بۆ هەندێک مەسایل بەڵکو بۆ مەسایلە باشەکان کە لە خزمەتی میلەتەکەمانە سەرۆکایەتی هەرێم دەوری خۆی بینیوە تەبەتی سەرۆکی هەرێم کە ئەمڕۆ جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە بە حەقەت دەوری خۆی بینیوە و هەمووشیان تاکیدیان لەوە کردو ئەمڕۆ ئەبێت پارتی زیاتر بێتە پێشەوە هەنگاو بنێ چونکە سەرۆکی هەرێم لە پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی حکومەت لە پارتی دیموکراتی کوردستانە ئەغلبیەتی ئەکسەریەتی پەرلەمانیش لە پارتی دیموکراتی کوردستانە بۆیە پێویستەکە پارتی لە یەکێتیش زیاتر هەست بە مەسئولیت بکا و هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەو هەم وعدی ئەوەی دانەیە کە لە پێشتر پێیوتن کە هەوڵێکی زۆرم داوە لەسەر ئەو مەسەلەوە لە هەوڵی خۆم ناکەوم و بە هیچ جۆرێک کۆڵ نادەین لەوەی کە هەتاکو و یەکێتی و یەکریزیەکی تەواو دروستەکەین و چارەسەری هەموو کێشەکانەکەین و جارێکی تر خەڵکەکەشمان ئاشتەکەین کەواتە دەتوانین بڵین دوای ئەو سەردانی ڕۆژی یەکشەممە ناکۆکی نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێتی چارەسەرە بێت بەم زوانە ئەوەی من گوێم لە یەکێتی بوو لەو کۆبوونەوە چونکە ئێمە چینە لای پارتی دیموکراتی کوردستانیش یەکێتی وتیان ئێمە ئامادەین هەموو هەنگاوێک بنین لە پێناوی یەکێتی و یەکریزی و کە لە خزمەتی میلەتەکەمان و لە پێناوی پاراستنی ئەم دەستکەوتانە و بەدەستێنانی دەستکەوتەکانی تریش مرونەت هەیە لەلایەن هەردوولاوە بۆ با بڵێن هاتنە پێشەوە بۆ چارەسەری کێشەکان بە تایبەتی ئەو مەلەفانەی کە بوو بنە کێشە لە نێوان هەردوولایەنە بابەتی سەر و کۆمار بابەتی هەڵبژاردن بابەتی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بابەتی داهاتی سلێمانی هەرست بە مرونەت یەکرد لەلایەن هەردوولاوە من نەشوێنێتە لای پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەوە پێویستەکە کە مەکتەبی سیاسەکان ئەگەر دانیشتەکان دەست پێ بکاتەوە ئەو مناقەشانە لە مەکتەبی سیاسەکان بکرێت لەوێ نەتائیج دەرئەکەوێ مرونەت چەندە چونکە ئیمڕۆ بێ یا سبەی ئەبێت بە حەقەت ئەو کێشانە چارەسەر بکرێ و لەلایەن هەردوو لاوە مرونەت بنوێنرێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەڵام ڕۆژێ زووتر باشتر بەڵام هەر ئەبێ بکرێ لەبەر ئەوە چەند تاخیری کەن لە زەرەری هەم خۆیان و هەم خەڵکەکەمان تەواوە بێ بۆیە پێویستی بەوە هەیە و پێشم وایە ئێستا ڕەنگە ئەوەی کە ئێمە ئێبینی بە تایبەتی ئەو شەڕی ئەعلامی ڕاگیراوە ڕەنگە ئەوە هەنگاوێکی زۆر باشە خەڵدڵی پێی خۆشە ڕەنگە بڵێن ئەمە ئەساسێکە یا مبادرەیەکە بۆ ئەوەی کە بگەینە نەتیجەیەکی باش کاکشێخ لە دوای ساڵی 2005ەوە دروستبوونی حکوومەتی عێراق و پەرلەمان لە عێراق یەکەم جارە پارتی و یەکێتی دەچنە پاڵ دوو هێزی جیاواز لە عێراق بۆچی ناکۆکیەکان گەیشت بە ماستە بەڕاستی ئەوە یعنی نازانم جوابەکە ئینسان چی جواب باتەوە چونکە ئێمە هەموو کاتێک لەسەر هەموو مەسەلەکان پێشتر کاتی خۆی اتفاقی استراتیجیمان هەبووە لەسەر هەموو مەسەلانە ڕێکەوتوین چ لە کوردستان چ لە عێراق لە عێراق تەوافقێکی زۆر باشە بۆ لە بینی یەکێتی و پارتی لەبەرەوە مەسەل بە اتفاقی استراتیجی کە ئیساکە نەماوە کاتی خۆی سەرۆکی کۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە جەنابی مامجەلال دوو دەورە لە سەرۆکی کۆمار بووە لێرە سەرۆکی هەرێم لە پارتی دیموکراتی کوردستان بێ کە جەنابی مەسعود بێ دیارە بە حەقەت ئەوایە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە پێشتر لێرە یەکێتی و پارتی لە پێشەوە دانیشتایە و مناقەشەی هەموو مەوزوعەکانیان کردایە حەلیان بۆ هەموو مەوزوعەکان دابنایە و دوایی ناشکرێ ئێمە حیزبە کوردستانیەکانی تریش چ بچووک چ گەورە پشتگوێ بخەین ئەوانیش مافی خۆیانە واجبیان هەیە لە کوردستانە پێویستە حقوقیشیان هەبێ اینجا لەگەڵ ئەوانیشا کۆبوونەوە بکرا پرسوڕایان پێ بکرا چونکە سەرۆکی کۆماریە هەر وەزیفەیەکی تر لە عێراقا دەستمان کە داوای چ پارتی چی یەکێتی بەڕاستی بۆ کورد دەخۆ بۆ حیزبەکە نییە و کوردی شەموو یەکێتی و پارتی نییە بۆیە ینی پێویستمان بەوە هەیە بەڵامەوە دوو حیزبی گەورن دوو حیزبی ئەساسین پێویستی بەوەیە کە پێشتر ئیتفاق بکرا لەبەر ئەوەی هەر لایەنێ بۆ خۆی چوو
بۆ خۆی چوو بوو بەهۆی ئەوەی کە نیوەی ڕێگەش بەیەکەوە بوون کاکشێخ یان لە نیوەی ڕێگا جابوونەوە بەحقت کرد بۆ لە بەغدا لە پڕ شاندی هەردوو من خۆم لە بەغا نەبووم بەڵام ئەوەی کە بیستم پێشتر لە بینی پارتی دیموکراتیک کوردستان و سونە و سەدرەکانە ئیتیفاقێک بوو بەبێ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری تیا بکە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وابوو ئەبێ ئەو ئیتیفاقە کە کراوە یا ئەوەی کە ئێمە ئیتیفاقی لەسەکەین پێشتر لەلایەن هەردوو لاوە دیراستە بکرێت بە یەکەوە بچین لەوێ مەشروعی خۆمان تەقدیم بکەین و دیفاعی لێ بکەین نەکو وەکو پاشکۆیەک کە بچێتە ناو مۆزوعەکەەوە و کوێرانە و بچێ وەرەقەیەک ئیمزاکە کە من پێم وایە ئەو وەرەقەی کە شتێکی وایتیان نەبووە بۆ کورد لەبەرەوە کە ئەوە بوو یەکێتی ئینسحابی کردەوە یەکێتیش معارض نەبوو بە دەنگدان چ بە جێگری سەرۆکی پەرلەمان چ بە سەرۆکی پەرلەمان لە هیچی نەبوو بەڵام کە وەختێک ئەوە بوو ناچار بوو بەشداری نەکەن لە کۆبوونەکانی پەرلەمانەوە بێنە دەر باسی ڕێکەوتنامی استراتیژیت کرد پێت وایە ڕێکەوتنامی استراتیژی تەواو بووە ئەمەل تەواو بووە بە فعلی هیچ شتێک نابینی کە اتفاقی استراتیژی کاتی خۆی اتفاقی لەسەر کراوە ئێستاکیە پیادە بکرێ بەرکوەسەر بۆ خۆیەتی ئەگەر مەترسیەک لە ناوخۆی هەرێمی کوردستان دروست بوو و ئەگەر مەترسیەک لە دەرەوەی هەرێمی کوردستانش بۆ سەر هەرێمی کوردستان دروست بوو هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چێ بە ئەم پرسیارەت وەکو یەکێتی لێ بکەم بە حقیقت وەکو یەکێتی لێمەکەی من ئاگاداری سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە ساحبی شارێک یا گوندێک یا ناوچەیە نازانێ خۆی بەوە ئەزانێ کە شەریکێکی حقیقیە لەم کوردستانە و قیادەی بەشێکە لە قیادەی سیاسی کورد ئەوە شتێکی نەتەوەی و نیشتیمانیە لە هەر خاڵێک لەم کوردستانە لەم هەرێمە هەڕەشەیە بکەوێتە سەر کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو هێزێکی بە هەموو توانایەکی لە سەنگەرایە بۆ ڕووبوونەوە ئەو هەڕەشەیە جا لە زاخۆ بێ لە دوهۆک بێ لە جەلەولا و سعدیە بێ لە مەخمور بێ لە هەر نقطەیەک بێ لە هەر خاڵێک بێ لە خاڵەکان کە هەڕەشەیە بکەوێتە سەر ئەمە وەکو بینیمان لە شەڕی داعشە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەی هەفتە هێزی هەبوو لە سنجار هەیبوو لە مووسڵ هەیبوو لە کەرکووک هەیبوو لەگەڵ هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکەی هەشتا و هێزەکانی وەزارەتی پێشمەرگە یەک قیادەی هەبوو کە هەشت میحور دروست کرابوو هەندێک لە میحورەکان لە برادرانی پارتی بوون هەندێک لە یەکێتی بوون ئەو هێزانیشی کە هی یەکێتی بوون لەژێر فەرمانی ئەو فەرماندە پارتیە بوو کە سەرپەرشتی هێزەکانی کرد لە شەڕەکانە لەبەرەوە هەر کاتی هەر هەڕەشەیە بکەوێتە سەر هەرێمی کوردستان بەبێ دوودڵی ئەوە بە ئەرکێکی نەتەوەی نیشتیمانی زانیەکێتی نیشتیمانی کوردستان کە بە حقات ڕوبڕیەوە هەڕەشانە بێتەوە لە سەنگەرێکا بێ لەگەڵ هەموو پێشمەرگەکان و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی بێمەوە سەر ڕۆڵی سەرۆکاتی هەرێمی کوردستان و خودی سەرۆکی هەرێمی کوردستان لە چارەسەری کێشەکان لە ماوەی ڕابردوو نێچیروان بارزانانی هەم لە ناو پارتی هەم لەگەڵ یەکێتی ئەوەندەی ئاگادار بێت چی دەکرد بۆی ناکۆکیەکان زیاتر نەبن دڵنیام جەنابەت وەکو جێگری سەرۆکی هەرێمی کوردستان ئاگاداری جوڵە و هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستانی بەڵگەر بینە سەر ڕاستی ڕێگر زۆرە لە بەردەمی جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێمە بۆ ئەو بەرنامانەی کە هەیان بووە بۆ یەکێتی و یەکریزی و بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لەگەڵ ئەوەش بە حقات خۆڕاگریەکی بێوێنەی تیا بۆ سەرۆکی هەرێم و هەوڵی خۆی بە بەردەوامی داوە و پەیوەندەکانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبچڕیەوە بە هیچ جۆرێک و هەوڵی تەواوی ئەوەی داوە هەم لە لای وەکو جێگری سەرۆکی پارتی هەم لە لای لێرە هەوڵی ئەوەی داوە هەم لەگەڵ ئەوانە هەوڵی داوە کە ئەو سراعاتانە ڕابگیرێ کە ئەبێتە هۆی ناڕەحەتی بۆ خەڵک یا ئەبێتە هۆی دروستبوونی ناومێدی بۆ خەڵکەکەمان یاخود ئەبێت بە هەڕەشەیەک بۆ سەر ئەم دەستکەوتانەوە دژمن سوودی لێوەرەگرێت لەبەر ئەوە هەوڵەکانی بێوچان بۆ ئەوەی کە من ئاگام لێ بووە و ئێستش پێم وایە هەوڵەکانی بەردەوامە بێ حتاکو ئەگاتە ئەو نەتیجەی و نەتیجەیش ئەبێ هەوڵەکانی ئەو سەرکەوتوو بێت بۆ
چارەسەرکردنی ئەو کێشانە. لە پەیامی سەرۆکی هەرێمی کوردستان نەچرمان بارزانانی هەم لە ڕەمەزان لە جەژنی ڕەمەزان هەم لە مناسبەکەی ڕۆژی یەکشەممە لە خەلاچوالان زۆر بەڕوونی دەرکەوت کە ینی پێویستی دوورکەوتنەوەی پارتی وێکێتی لە ململانەکان و چارەسەری کێشەکان ئەو پەیامانە هی زەوینەیەکی ڕەخسانەوە بۆ چارەسەری کێشەکان بەتەکیت ئەو پەیامانە گرنگی خۆی هەبوو مەسلەی پەیامەکانی سەرۆکی هەرێم بۆ یەکێتی وێگرتی و چارەسەرکردنی کێشەکان تەنها لە ئەعلام و لەسەر وەرەقە نییە بەڵکو بە عەمەلیش خۆی جوهدێکی تەواوەکە لەگەڵ پەیامەکانیان لەبەر ئەوە پەیامەکانی جێگای دڵخۆشی بوو و هیواداریشم هەردوو حزب بەباشی لە پەیامەکەی جەنابی سەرۆکی هەرێم تێگەیشتبن و هەنگاو بنێن بۆ چارەسەری کێشەکان وەک ئێستەی کە بەحەقەت وەک گوتمان ئەو حەملەی ڕاگەیاندنە تا حەدێکی باش ڕاگیراوە خەڵک ئومێدێکی هەیە و ئەوە خەڵک بە هەوڵی ئەوی ئەزانێەوە بە نەتیجەی پەیامەکانی جەنابی سەرۆکی هەرێم ئەزانێ کە ئەو وەزای کە ئێستا هاتۆتە پێشەوە و ئومێدی ئەوە کرێت کە کۆبنەوەکان دەست پێ بکاتەوە بۆ چارەسەری هەموو کێشەکان هەن لە بینی یەکێتی و پارتی هەم لە بینی هەموو حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان. بەغدا سوودی بینیوە لەو ناخۆییانەکە لە هەرێمی کوردستانی بەتایبەتی لە نێوان پارتی وێکێتیان بۆ بشار خستن سەر هەرێمی کوردستان بەس کورد سوودی لێ نەبینیوە ئەینا هەموو کەسێ سوودی خۆی لێ بینیوە چونکە کە وەختێک عێراقیەکان لەگەڵ حیزبێکدا ئەنیشتن پێویستیان بە حیزبەکە نییە پێویستیان بە کورسی و دەنگەکانی هەیە کە دەنگە و کورسەکانیان بەدەستێنا دوای حیزبەکە بێتە سفری پشت فاریزدا جایەکێتیە پارتیە کە بەتەنها ئەچین بەڕاستی ئەو لایەنانە بەس پێویستیان بە دەنگەکانمان هەیە پێویستیان بە حیزبەکە نییە کە دەنگەکانیان لێ وەرگرتین وڵای حیزبەکەمانە بێ بە پشتی فاریزە هەر ئەسڵەن هیچ حسابێکی بۆ ناکردن تاکو هەدەفی خۆیانە پێکەن لەبەرەوە ئەبێ ئێمە وەکو میلەتێک وەکو شابی کوردستان بچین دانیشتن بکەین کە وەکو حیزب چویت من پێم وایە هەم حیزبەکە سووک و سەلیم و ڕسوا بێ هەم میلەتەکەشمان زۆر شت لە دەستەدا بۆیە بەڕاستی چوونی حیزب بەتەنها بە یەکێتیە پارتیە هەر کەسێکی چییە جگە لە شکانی خۆی و سوکردنی میلەتەکەی هیچ نەتیجە بەغدا سوودی لەوە بینیوە بۆ گوشار خستن سەر هەرێمی کوردستان سوودی باشی لێ بینیوە یەکێک لەوانەی کە سوودی لێ بینیوە تەحەدای یەکتریەکەن کە خۆیان لە ئەسڵا کۆگنین خۆیان ئەنواع مەشاکیلیان هەیە بەڵام ئێمەیان کردو بە منبەڕێ ڕێن ئێوە مشکلەکان دروستەکەن کێشەکان دروستەکەن بەڵام لەگەڵ ئەوە سوودی تەواویان لێ بینیوە کە ئێستا تەحەدای یەکتری پێیەکەن بە دەنگەکانی کوردە چونکە کورد 50 دەنگ زیاتری هەیە ئەگەر ئەو 50 دەنگا بە یەک دەنگ بچوونایەتە عێراق و لەگەڵ لایەنەکان دانیشتینایە تەوازونەکەشمانە گۆڕی. باشە باسی گلەیەکانی ئەو حیزبانت کرد لە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە لەسەر تۆخی خراپی خەڵک لەسەر تۆخی خراپی هەرێمی کوردستان خەڵکیش بەردەوام ئەم گلەیانە لە دامەزراوەکانی هەرێمی کوردستانەکە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان یان سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێوە لێرە دەتوان هیچ ڕۆڵ و کارێک بکەن بۆ باشترکردنی دۆخی کوردستان لە ڕاستی ئەو گلەیانەی کە خەڵکێتی گلەیەکان لە حکومەتە نەک لە سەرۆکایەتی هەرێم بێت چونکە حکومەت تەنفیزکەرە جێبەجێکەرە مەسەلەی یەکێک لەوانە مەسەلەی معاش لە وەزارەتی مالیە کە وەزارەتی حکومەتی هەرێمی کوردستانە کە لە کاتی خۆیان نادرێت کە بە نوقسانی ئەدرێت کە نەعەدالەتی تایە لەلایەکی تر نەبوونی کاری خزمەتگوزاری و ئاوادانکردنەوە دووبارە حکومەتێکە ئەمن و ئاسایشە حکومەتێکە ئاشکردنەوەی خەڵکەکەیە حکومەتێکە بێکاری و دۆزینەوەی هەلی کارە حکومەتێکە ئەمانە هەمووی حکومەتێکە سەرۆکایەتی هەرێم نایکە لەبەرەوە گلەیەکانی خەڵک زیاتر ڕوبەڕووی حکومەتە بێتەوە بە حکومەتیش چارەسەری ئەم کێشانە ئەکرێ و سەرۆکایەتی هەرێم یارمەتی دەرێکی تەواو ئەبێ بۆ حکومەت بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان خەڵک ئیمڕۆ بە چاوی خۆی شت ئەبینێ ینی ئەوە نییە کە شتێک شاراوە بێ هیچ شتێک شاراوە نییە جگە لەوە هاندانێکی دوژمنانی میلەتەکەشمان زۆرە بۆ خەڵکانێک کە ئەیان جوڵێنێ بۆ ئەوەی خەڵکەکەمان زیاتر بێ ئومێد بکە خەڵکەکەمان زیاتر بڕەنجێنێ بۆیە بە حەقەت گلەیەکان زۆربەی لە حکومەتە بەڵام گلەی ئەوەش هەیە گلەی ئەوە هەیە حکومەتیش بەتەنیا بەڕاستی ناتوانیت بە تاوانباریکەی چونکە حیزبەکانیش دەستیان وەرداوەتە ئیشوکاری حکومەت
ینی تا ئێساکە یەکێک لە کێشەکانی حکوومەتیش دەستێوەردانی حیزبەکانە لە ئیش و کارەکانیانە کە زۆر جارە من بەڕێگر لە بەردەمی ئیش و کارەکانی حکوومەتە بەڵام گلەیەکان لە حکوومەتە کرێت تەنسیق و هەماهەنگی هەیە لە نێوان سەرۆکاتی هەرێمی کوردستان حکوومەت بەتەکیید هەماهەنگی تەواو هەیە چونکە بە یاسا سەرۆکی هەرێم دەسەڵاتی خۆی هەیە ئەو دەسەڵاتانە کە لێرەیە ئەبێ حکوومەت لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتەکان ئەو کارانە جێبەجێ بکات کە ئەکەوێتە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم. لە وتارەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لە خەلاچوالان ینی زۆر بەڕوونی داوای لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کرد کە دەسەڵگرن لە تەدەخڵکردن لە هێزی پێشمەرگەی کوردستان و داوای کرد کە ئیتر ڕێگە بدەن هێزی پێشمەرگە یەک بخرێ. ئەو داوای هیسی ساڵی ڕابردووی خەڵکی شەکاک شێخ ئەم جارە بەکردداری بەکردەوە هێزی پێشمەرگە یەک دەخرێ هەوڵ هەیە بۆ ئەوە. ئێمە ئەمڕۆ لە شاغ نین، ئێمە ئیمڕۆ مؤسساتمانەیە، ئمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە، پەرلەمانمان هەیە، سەرۆکایەتی هەرێممان هەیە، کیانێکمان هەیە کە یاسا و نیزامی تایە. لەبەر ئەوە ئێمە پێویستیمان ئەمڕۆ بە هێزی حزب نییە. ئمڕۆ ئێمە پێویستیمان بە سوپایەکی پێشمەرگەی یەکگرتوو هەیە، مەشقی تەواو بێ، چەکی تەواو بێ، لە هەموو ڕوویەکۆ متەکامیل بێ بۆ ئەوەی کە بتوانین ئەم دەستکەوتانە بپارێزین و ئەو هەدەفەی کە هەیە ئەو دەستکەوتانی تری کە ماوە تا ئێستا بەدەستمان نێناوە بەدەستی بێنین لە ڕێگەی ئەم سوپای پێشمەرگەوە. بەڵام کە تۆ ئەگەر باسی ئەوەکەی حیزب هێزی بۆ چێ حیزب هێزی بۆ ئەوەیە بۆ پاراستنی دەستکەوت و دەسەڵاتە. ئەم دەستکەوتانەی ئیمڕۆ هەیە لە کوردستانە هی خەباتی پێشمەرگەی ئەو حیزبانەیە لە شاق. بەڵام ئەمڕۆ چونکە ئێمە حکوومەتمانەیە، پەرلەمانمانەیە، سەرۆکایەتی هەرێممانە، کیانێکی ئیداریمان هەیە، پێویستیمان بە سوپایەکی پێشمەرگە هەیە. لەبەر ئەوە پێشمەرگەی حیزب ئەمڕۆ گەورەترین هەڕەشەیە لەسەر ئەم دەستکەوتانی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە. بۆیە سەرۆکی هەرێم بەو پەڕی جدیەت و هەستکردن بە مەسئولیەتەوە هەوڵی ئەوەی داوە کە یەک سوپای پێشمەرگە هەبێ و پێشمەرگە هەمووی بێ بە سوپایەک و بچێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاکو بتوانێت ئەو ئەرکەی کە ئەکەوێتە ئەستۆی جێبەجێ بکە. ئەگەر تۆ ئێستا بیبینی لە هەرێمی کوردستانە بوونی ئەم جۆرە هێزانە، هێزی یەکێتی پارتی، هەندێ لایەن و هەندێ شوێن بە دەوڵەتەکانی دەوروبەریشمانەوە سوودیان لێ وەرگرتووە. یەک لە دژی یەک هێزەکەی داعمی شوێنێکەکە کە دژ لە بەرژەوەندی میلەتەکەمان دوش بەم دەستکەوتانەیە کە ئەمڕۆ لە کوردستان هەیە. یەکمان دەست لەگەڵ ئەم دەوڵەت تێکەڵەکە دەست لەگەڵ دەوڵەتێکی تر تێکەڵەکە. ئەمە هەمووی بوونی هێزی حیزبە. ئەینا ئەگەر حیزب هێزی نەبێ ئەوسا ئێمە حکوومەتمان هەبوو لە ڕێگەی حکوومەتەوە دانوستانەکەرا لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکان و معاملەی ئەو لایەنانیش ئەکرا کە هێزیان هەیە کە لە ناو کوردستانان کە ئیستیقلالی وەزعەکانیان کردووە لەگەڵ ئەوانیشە پێمان وابوو ئەوانیش خازی ئەبوون بۆ یاستا و نیزامیانیان نەتوانین لە ساحی کوردستانە هەندێک جرت و فرتەیە بیکە. ینی شەڕی داعش دەرفەتێکی گەورە بوو بۆ ئەوی هێزی پێشمەرگەیەک بخرێتەوە لە کوردستانە. ین لە کاتی شەڕی داعشە لە سنجارەوە تاوەکو جەلەولا هێزی پێشمەرگە ئیتر کەس فەرقی ناکرد کە کامە پارتی و کامە یەکێتین. پێشمەرگەی پارتی یەکەی هێشتا لە جەلەولا شەهیدە بوو، پێشمەرگەی یەکێتی لە نزیک مەخمور و لە شنگال شەهیدە بوو. ئەوە دەرفەتێکی باش بوو، بەڵام بۆ نەکراوە. بۆچی هەر ناکۆکێکی سیاسی ڕۆیە یەکەم دیاردە کە دەرەکەوێن ناکۆک و دوولەتە بن هێزی پێشمەرگی کوردستانە. بۆ تا ئێستا نەتواندراوە بربەستەکانی بەردەم یەخستنی هێزی پێشمەرگە چین؟ لە ڕاستی سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستانیشە. ئەوە ئەرکی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بوو لە ڕووی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە، لە ڕووی حرەکاتی هێزی پێشمەرگە لەم ڕوانەوە ئەم سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم و فەرماندەی گشتی هەستانایە بەو ئەرکە و بۆ ئەوەیش بە حەقەت بەرنامەیەکی باشدا ڕێژرا بوو هەم بە ئامادەبوونی سەرۆکی هەرێم و هەندێک لە برادرانی سەرۆکایەتی هەرێم، هەم ژمارەیەک وەزیری پێشمەرگە و ژمارەیەک لە ئەفسەری بەتوانا و شارەزا، هەم لە یەکەی هەفتا و هەشتا بەرنامەیەکی زۆر
جوان ڕێکوپێک دانرابوو کە من پێم وابوو ئێستاکێ توانرابوو سوپایەکی پێشمەرگە دروستکەین و هیچ هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە نەمێنێ بەداخ ئەوە یەکێک لەوانە کۆرۆنای هات بەسەرا کە بە حەقەت یەکێک بوو لە ڕێگرەکان دوو جارێکی تریش پێویستی بە بڕیاری سیاسی هەبوو کە لەلایەن یەکێتی پارتیەوە بدرێ ئەو بڕیارێش دواکەوت بوو بە ڕێگر لە بەردەمی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێما کە نەتوانرێ هەنگاوەکان بە باشی بردێ. کاکشە هاوپەیمانان پرۆژەیەکیان هەبوو بۆ چاکسازی لە هێزی پێشمەرگە و یەخستنی هێزی پێشمەرگە. ئێستا هاوپەیمانان رازین لە پرۆسەکە یان گلەیان هەیە؟ ئێستا ئەگەر بەراورد لە بینی ئێستا و پێشتر بکەی ئێستاکە زیاتر رازین وەکو لە پێشتر چونکە بە حەقە ئەوانەوە چەند ساڵە زیاتر لە 4-5 ساڵە تیمەکانی ئەمریکا ڕاوێژکارانی ئەوانەی ئەمریکا بەریتانیا هۆڵندایە ئەڵمانیا لە وەزارەتی پێشمەرگە خەریکی چاکسازین لە وەزارەتی پێشمەرگە بەڵام هەنگاوەکان بەداخەوە زۆر بەخاوی ڕۆیشتووە بەڵام ئەوە فترەیەکە تقریبەن ئەتوانین بڵێن باشترە لە جاران چونکە تاکوێسەکە لەم ماوە هەردوو فەرماندەیی هێزەکانی پشتیوانی 1 و 2 چوونەتە سەر وەزارەتی پێشمەرگە ژمارەیەک لیوە ترچوونەتە سەر وەزارەتی پێشمەرگە لە 1/7 و ئێستا ئامادەکاری ئەکرێت لە 1/7 بۆ ئەوەی کە بە بەردەوامی لیواکان بچنە سەر وەزارەتی پێشمەرگە لەبەرەوەی ئێستاکی هاوپەیمانان زیاتر رازین بەڵام نەک وەک بڵێ 100% وەکو پێویست پرۆسەکە ڕوا چونکە هەندێک لە پرۆسەکەیش بەخاوی ئەڕوا جاری وایە خەتاکە لە 1/7 وەزارەتی پێشمەرگە نییە لە شوێنی ترە لەکوێ ڕەنگە هەندێک تحقیقی ئەمنی هەیە بکەوێتە سەر لای هاوپەیمانان بە 6 مانگ جاری وایە جوابی ئەوە نایەتەوە ئەو تحقیق ئەمنیە نایەتەوە لیوایەکە حازر کراوە تاخیرە بێ بۆ نمونە ڕەنگە هەندێک جاریش لە ناوخۆ لە ناو وەزارەتی پێشمەرگە فەرق و جیاوازیە بکرێت لە بینی لیوایە بۆ لیوایەکی تر ئەوەیش خەتایەکی ترە لەبەر ئەوەی ئێستاکێ رازین و پرۆسەکە بەردەوامە بەڵام ئەگەر ئێمە بە حەقەت بەرژەوەندی خەڵکو و حکوومەت و وڵاتەکەمان بیستە ئێستا من پێم وایە هاوپەیمانان سوپایەکی پێشمەرگەیان بۆ دروست کردبووین کە پڕمەشق بێ باشترین جۆری چەکی پێ بێ و ئامادەی تەواوی هەبوایە بۆ هەموو هەڕەشەیەکە لە بەهاتایەتە سەر ئەم هەرێمە و پشت و پەنایەک وایە بۆ ئەم دەستکەوتانە و بۆ دابینکردنی ئەمنیەت و ئاسایش بۆ وڵاتەکەمان. ئەو خاوبەڕێوەچوونە یەخستنی هێزی پێشمەرگە و چاکسازی لەنێو هێزی پێشمەرگە وای نەکردۆ مەترسی دروست بێ لە کشانەوەی هاوپەیمانان لە هاوکاریکردنی پێشمەرگە و پرۆژەکەیان تا ئێستاکی هاوپەیمانان قەت شتێکی وایان پیشان نەداوە چونکە هەمیشە تا ئێستاکێ سوورن پێداگرن لەسەر ئەوەی ئەوانە بەردەوامە بن و هەندێک بەرنامەیان هەیە بۆ چەند ساڵێک بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەڵێن ئەمە لە 3 ساڵی ترا جێبەجێ بێ ئەمە لە 2 ساڵی ترا جێبەجێ بێ لەبەر ئەوە بە حەقەت من خۆم شعورم بەوە نەکردووە بەو بەرنامانەی ئەوان هەیەانە بڕوا ناکەم دەست هەڵگرن لە چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە. باسی خستنە سەر لیواکانی 1/7 و لیواکانی دیکە کرد بۆ سەر هێزی بۆ سەر وەزارەتی پێشمەرگە ماوەیەک ئەم پرۆسەیە زۆر بە خێرایی بەڕێوە دەچوو لە ماوە 1-2 مانگە زۆر ئیشکرا بەڵام ئێستا هەست بە خاوبوونەوە لەم پرۆسەکرێت کەی هەموو هێزەکانی پێشمەرگە دەکەوێتە سەر وەزارەتی پێشمەرگە وەک بۆم باس کردی بە حەقەت خاوبوونەوەکە نییە من جاتر ئاگام لە 1/7 هەیە ئێستاکە 1/7 بەردەوامن لە ڕێخستنی لیواکانیان و ئامادەکردنیان بۆ سەر وەزارەتی پێشمەرگە ڕەنگە ئێستا 2 لیوا بۆ 3 لیوا لە 1/7 ئامادە بێ بۆ هاتن بۆ سەر وەزارەتی پێشمەرگە بەڵام تاکو وەک باسم کرد بەشێکی پەیوەندی هەیە بەو تحقیق ئەمنیەوە کە ئەکرێت کە جاری وایە بە 6 مانگ جوابەکەی نایێتەوە ئەوەی یەکێتی یەکێکی تریشی ئیستیعابکردنی لەلایەن وەزارەتی پێشمەرگە. لەسەر ئەمە ینی دوو ئەوەی جیاواز هەیە ئەمە خواستی پارتی و یەکێتیەکە بەڕاستی هەرچی هێزی پێشمەرگە بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە یان وەکەڵێن یەکێکە لە مەرجەکانی هاوپەیمانان بۆ پاڵپشتیکردن و بەردەوامی پاڵپشتی هێزی پێشمەرگە کە هەموو هێزەکان بچنە سەر وەزارەتی پێشمەرگە ینی قەناعەتێکی کولی و با بڵێن استراتیژی دروست بوو لای پارتی و یەکێتی کە ئەبێ هەموو هێزەکان بچنە سەر وەزارەتی پێشمەرگە لە سەرەتای دروستبوونی حکوومەت و دروستبوونی وەزارەتی پێشمەرگەوە نەیەکێتی نەپارتی
هەموو هێزەکەیان دابت بە وەزارەتی پێشمەرگە و قیادەی مناطق دروست بوو، قیادەی هاوبەش دروست بوو، هەمویان هین کرد. شەڕی ناوخۆ هەمووی لە ڕێگوڕی شاڵتەکان. شەڕی ناوخۆ بوو بەهۆی ئەوەی کە بێسیقەیەکی زۆر لە بینی یەکێتی و پارتی بە حەقەت لە ساحەکە. لەبەر ئەوە گەڕانەوەی ئەو سیقەیە لە بینی هەردوو لایەنە هەر وەختی ئەو سیقەیە بە تەواوی گەڕاوە ئەبێ بە ئەساسێکی واکە ئیتر ڕاڕایی و دوودڵی نەمێنێ کە واز لە هەموو هێزەکان بێن بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە. بەڵام پێم وایە تا ئێستا کێش نەگەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەبێ واز لە هێزەکان بێن و بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە. بگەیشتنایەتەوە قەناعەتە من پێم وایە پرۆسەکە پرۆسەیەکی زۆر ئاسان بوو. هیچ قورسایەکی تیان نیە، چونکە من لە زاخۆ هەتاکو ئەچێتە خانەقین هەموو معاملەی هەموو پێشمەرگەکانم کردەوە کات بە تایبەتی کە کاتی وەزیری پێشمەرگەم سەردانم کردوون یەک کێشە نییە لە بینی پێشمەرگە و هیچ پێشمەرگەیەک فەرق و جیاوازی ناکەن لە بینی پێشمەرگەیەکی تر لە چ حیزبێکە لە چ ڕەنگێکە لە چی هینێکە بڕواتە بێ هەموو لەسەرەوەیە خەتا لە قیادەی سیاسیە، خەتا لە نە لە فەرماندەی پێشمەرگەیە، نە لە پێشمەرگەیە، نە لە یەکەی هەفتایە، نە لە یەکەی هەشتایە مشکلە لە لای قیادەی سیاسیە، چونکە سەرکردایەتی سیاسی قەرارەدا. سەرکردایەتی سیاسی کە لە کاتێکە ئێمە حکومەتمان هەبێ و پەرلەمانمان هەبێ و سەرۆکایەتی هەرێممان هەبێ بیر لەم دەستکەوتانە نەکاتەوە قەرارێکی ڕاست و دروست نەدا بۆ دروستکردنی سوپایەکی پێشمەرگەی یەکگرتو بە حەقەت ئەوە لەوانە خەتاکە گەڕێتەوە بۆ ئەوان و ئەوان مەسئولی یەکەمن بەرامبەر بە میلەتەکەمان بەرامبەر بەم دەستکەوتانە بەرامبەر بە هەر کێشەیەک ڕوبەڕووی میلەتەکەمان بێت. ئێوە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان کاک شێخ بۆ پێی بە پێی یاسا فەرماندەیی پێشمەرگە هێزی پێشمەرگە ینی ئەرکی ئێوەیە پرۆسەکە بەدڵی ئێوەیە پرۆسی یەخستنی هێزی پێشمەرگە لە سەرۆکاتی هەرێمی بە هیچ جۆرێ بەدڵی ئێمە نییە، چونکە من پێتەڵێم ئەگەر بەدڵی ئێمە بواە بە بەرنامەی ئێمە بواە ئێستا چێ سوپاکیشمان دروست کردبوو، زۆر ڕەنگاوی گەورەشمان نابوو، زۆر دەستکەوتی گەورەتریشمان بۆ میلەتەکەمان هێنابوو، ڕەنگە بمانتوانێت ئێستا ئەو ناوچە کوردستانیانەی کە تاکو ئێستا نەهاتۆ سەر هەرێمی کوردستان کە لە وەختی لە ژێر دەسەڵاتی خۆمان بواە بمانتوانە بیشی پارێزین و بیشمانتوانە ئەگەر نەشمان پارێزا ئێستامان گەڕایەتەوە سەر هەرێمی کوردستان. کاک شێخ زۆنی زەرد و سەوس ئەو دەستەواژەیە کە لەم ماوەیە زۆر سەخت بوویەوە و بە تایبەتی جەناب چێژدانی کە جنین پلاس خار نێردەی تایبەتی نەتۆ یەکگرتوەکان لە بەردەم 15 ئەندامی ئەنجومەنی ئاسایشە ئەم بابەتەی باس کرد. لە سەرۆکاتی هەرێمی کوردستان چی ئەکەن بۆ ئەوەی ئەو دەستەواژەیە کاڵ بێتەوە زۆنی زەرد و سەوس نەمێنێ بۆ ئەم ماوەیە ئاوا زۆر بەزەخی باسەکرێ؟ وا شەرم نییە کە ئێمە حکومەتمان هەبێ پەرلەمانمان هەبێ دەیان هەزار شەهیدمان هەبێ دەیان هەزار پێشبەرگەی ئێستا لە سەنگەرابێ خەڵکەکەمان ئەنفال کرابێ بە کیمیاوی لێی درابێ ئەو هەموو تەسەی و فیداکاریەمان کردێ شەرمەزار نییە باسی زەرد و سەوس بکەیت و زۆن بکەیت یاخود دەبواە ئێساکێ ئێمە هەرێمێکمان هەبواە بەرەو سەربەخۆیی هەنگاومان بنایە حکومەتی هەموو هەرێمی کوردستان بواە نەک حکومەتی شارێک و دەیەک بواە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی چەترێکی هەموو میلەتەکە بواە من خۆم تەریقە بمە شەرم لە خۆمەکەم کە وەختێک باسی زۆنی زەرد و سەوزەکەن ئەوە نە قەناعەتم پێی هەیە خۆم وەنە لە سەرۆکایەتی هەرێمیش ئەو قەناعەتە هەیە کە ئەو زۆنانە قوڕی کردو بەسەر کوردیشە و پێشم وایە ئەو دەستکەوتانەمان ئەو دوو زۆنە توانێتە بەردەمی هەڕەشەیەکی گەورەوە گەورەترین هەڕەشە ئەوە ئێستا لەسەر ئەو هەرێمە ئەوەیە کە ئەیشی بینی لێرەوە ئەچین بۆ بەغا بە تەنیا لەگەڵ لایەنەکانە دانیشین و وەڵڵا بە چاوێکی ئەمە دەسوک تەماشاکەن وا نەزانن کە لە ئیعلام و قسێکەکەن وەڵڵاهی هیچ تەنگێکیان نییە هیچ تەنگێک نییە کە بە تەنها وەکو حیزبێک ئەچی لەگەڵ لایەنە عێراقیەکانە دائنیشیت سەنگ لەوێ بوو کە ئێمە بە یەکەوە بچوینایە و یەکدەنگ و شەڕمان لەسەر مافەڕەواکانی میلەتەکەمان بکردایە لەبەرەوە بە حەقەت ئەو جێگای شەرمەزاریە هیچ هەوڵدەن بۆ کاڵکردنەوەی ئەمە ئێستا جەناب دوای ئەو هەندە ساڵە دوای و ئارامی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانی هێشتا مثلا بازگەکانی پارتی ویکێتی جیاوازن بینی چەند سەد مەترێک دوو بازگە بینی کێکیان هی پارتیەکیان هی یەکێتیە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان چی ئەکەن
ینی لانی کەم بازگەکان کەم بکرێتەوە لانی کەم ئەو تەسەوڕە کەم بکرێتەوە کە ئیتر لێرەوە سنووری پارتیە لێرەوە سنووری یەکێتیە. ئەگەر تۆ بپرسی بڵێ چیتان کردووە ئەگەر هەنگاوی زۆر باش درراوە لێرە کۆبنەوەی حیزبەکان سەرۆک حیزبەکان لە سەرۆکایەتی هەرێم کە لێرە کراوە بۆ ئەوە کراوە کە هیچ ئاسارێکی دوو ئیدارەیی نەمێنێ لە ئەو زۆن و زۆنکاریانە نەمێنێ یەکێتی و یەکریژی دروست کرێ حکومەتێک بێ کە حکومەتێک بێ حکومڕان بێ لە زاخۆ هەتاکو ئەچێتە جەلەولا و سعدیە و ئەچێتە خانەقین بۆ ئەو هەنگاوانە راوە. ئەگەر مبادرەکانی سەرۆکی هەرێم و سەردانەکانیشی بینی بۆ لای حیزبەکان هەر لە پێناوی ئەوایە کە خاکی کوردستان بپارێزێ وێکێتی یەک ڕزوو درکرێ و کورد یەکدەنگ بێ بۆ لە ڕووی دەرەوەی هەرێمی کوردستان نییە بەوەی کە تۆ بڕێ هەموو کێشەکان چارەسەرەکرێ سراعات نییە بەڵام خۆیش نەبێ ئەتوانین یەکدەنگ بین لە بەردەمی بەدەستێنانی مافەڕەوەکانی میلەتەکەمانە لەبەرەوە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم قەناعەتی تەواویان بەوە هەیە کە ئەبێ ئەم کێشانە چارەسەر بکرێ و ئەبێ یەکێتی وێگریزی هەبێ و ئەبێ یەکپارچەیی خاکی کوردستان پارێزراوە بێ و ئەبێ حکومەت لە هەرێمی کوردستانە یەک حکومەت و یەک سەرۆکی حکومەت هەبێ کە سەرۆکایەتی حکومەتی شەبێت کە بڕیاردەری تەواوی لەسەر تاسەری کوردستان. بابێ مەسەر داعش کاکشێخ ئێستا بارودۆخی داعش چۆنە لە عێراق؟ داعش ڕاستە تووشی کۆمەڵی شکست بوون ژمارەیەکی زۆر خەڵکیان لێ کوژرا خەڵکیان لێ بریندار بوو فەرماندەکانیان کوژران یا گیران بەڵام داعش ئێستا خۆی تەنزیم کردوەوە داعش زۆر بەهێزە و ڕۆژانە چالاکیە کات لە هەموو ناوچەکانە چ بەرامبەر بە خەڵکی بێتاوان و لە دێهاتەکان دانیشتون چ بەرامبەر بە هێزە ئەمنی عێراقیەکان و زۆر جاریش لە ناو عێراق ناو هێزە عێراقیەکانەوە تەسەلولەکەن دێنە هەرێمی کوردستان یا لە دێهاتە کوردەکان کە ئەو خەڵکانی لەو دیانەن یاخود لە پەلاماری هەندێک سەنگەری پێشمەرگە ئەدەن و هەروەها سوودیان وەرگرتووە لە بۆشاییکی ئەمنی لە بینی هێزی پێشمەرگە و سوپای عێراقا کە هەیە کە ڕێگە نادەن ئەو بۆشایانە پڕ کرێتەوە لەلایەن عێراقیەکانەوە ئەوە بۆتە عێراق ڕێگە نادا؟ بەتاکید عێراق ڕێگە نادا. پیانوی عێراق چییە بۆ ئەوە هۆکار ینی بۆچی ناهێڵەوە بۆشای ئەمنە پڕ ببێتەوە؟ نازانم ئەو بیانەوەکە چییە ینی ئێمە من لە منطقەیەکان تەماشاکەی شوێنێکەیە نقطەیەکەیە کە ئەتوانین ئێمە بە ئاسانی بچینە ناوی بیگرین تەماشاکەی ڕێگرە لە بەردەمی ئێمە پیانەڵێن ئێوە دەخۆتان وەرن ئەم نقطەیەک لێرادانێن ئێمە پشتیوانتانەکەین نایکەن ئەڵێن وەرن ئێمە و ئێوە بیکەین نایکەن ئەڵێن وەرن ئێمە ئەیکەین ئەڵێن نابێ یعنی بەڕاستی ئەوێ لەوان بپرسی بزانی بۆ نابێ ینی داعشیان پێویستیان بە داعش هەیە یا یانەوێ ئەمنیەت هەر نەبێ ئەو نازانم بە حەقە دەبێت لە عێراقیەکان بپرسرێ بۆ ڕێگە نادرێ کە ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیە بە ئێمە عێراقیەکان ئەوان بەتەنیا ئێمە بەتەنیا ئەو بۆشایانە پڕکەینەوە ئەو جێپێیە نەیەڕین کە بۆتە هەڕەشەیەک بۆ سەر هەم هێزە عێراقیەکان و هەم بۆ سەر ئێمەش. داعش ئێستا هەر لە چوارچێوەی مەفرەزە و گروپن هاتو چۆکن یان پێتان وایە بارگیان هەیە لە هەندێک ناوچە لە سلسلەی شاخی حەمرین لە قەرەچوو قیادەکانیان لەوێ مەشقەکان لەوێ معمەلیان هەیە بۆ دروستکردنی TNT بۆ دروستکردنی ئەلغام بۆ سیارەی مفەخاخ بۆ ینی قاعدەیان هەیە بنکەیان هەیە و تونێلیان هەیە و هەموو شتێکیان هەیە لەو شوێن. لە ماوەی ڕابردوو جەنابەت خۆت سەرپەرشتی چەند ئۆپراسیۆنێکت کرد بۆ دوورخستنەوەی داعش لە شارە کوردستانیەکان و ناوچە کوردیەکان و چەند جارێکیش ئەو تونێل و با بڵێین کەلوپەلانی هەیەیان بوو لەلایەن ئێوە دەستیان بەسەرگیرا و لێیاندرا ئەوانە وای کرد داعش دوورکێتەوە لە ناوچانە داعش لاواز ببیان هێشتا پێتان وایە داعش بەهێزە لە عێراق؟ ئەو ئەمەلی کە کرات بە حەقیقەت عەمەلیە زۆر کراوە بەڵام ئەو ئەمەلیانەی کە کراوە زۆربەی عەمەلیە چوون و گەڕانەوە ینی زۆربەی ئەمەلیەکان وا بوو کاشووی لە مەنتقەکە جاری وا بوو داعش تیا کوژرایە تیا بریندارە بوو یا تونێلێکت ئەگرتن ئەشکەوتێکت ئەگرتن یا
مەخزانێکت ئەگرتن ئەسلجات چەک و تەقەمەنی تیا وە خواردنی تیا وە هێزەکە گەڕاوە بەڵام ئەو عملیەکە کرا بە حقیقت ئێمە ویستمان بە تەواوی کۆنتترۆلی منتقەکە بکەین و هێزی تیا جێگیر بکەین و داواشمان لە عێراقیەکان کرد کە بە یەکەوە ئەو منتقەیە کۆنتترۆل بکەین و هەردوو لامان هێزی تیادانین ئەگەر ئەوانیش ناتوانن مەشغوڵن لە شوێنی تر با هێزی پێشمەرگە منتقەکە بگرێ هەر چۆختێ دوولیوە هاوبەشەکە دروست بوو ئەو کاتە ئێمە تەسلیمی ئەو لیوە هاوبەشانی بکەین کە قرارە دروست بێ بەڵام بەداخەوە عێراقیەکان بۆ زۆربەی شوێنەکان قبوڵیان نەکرد بەڵام ئێمە توانیمان لە هەندێک منتقە و هەندێک جێگا هەندێک هێز تەسبیت بکەین و ئەو هێزانە بوون بەوەی کە ئەتوانم بڵێم توانرا لە 150 هەڕەشەی داعش لەسەر گوندنشینەکان و لەسەر سەنگەرەکانی پێشمەرگە کەم بکەینەوە بەڵام وەکو ئەوەی کە بڵێ 100% بنبرمان کردو جێپێمان نێڵاون لەو جێگا وانە جێپیان هەیە چونکەوە تا ئێسەکەیش خەڵکە فرێنن پارە لە خەڵکە سەنن عملیاتەکەن ئەو دوولیوە هاوبەشی کە جنابەت باس کرد بڕیاروا بوو دروست بێ بۆچی تا ئێستا دەست بەکار نەبوون پێتان وایە هۆکارەکەت سیاسیە تەکنیکیە ئەوان مبەرڕێکیان هەیە ئەڵێن عێراق مبەرڕێکی هەیە ئەڵێ لە یاسای موازنە ئەو میزانیە دیاری نەکراوە بۆ لە وەزارەتی دیفاع بۆ ئەو لیوازیادانە کە ئەمە دوورە لە ڕاستی چونکە لە هەموو وڵاتێکا میزانەیەکەیە بۆ میزانەی تاریعی پێڵێن ئەو میزانیە بۆ ئەو شتانە دروست کراوە ئەتوانرا لەو میزانیە تەخسیسی میزانەیەک بکرێت بۆ ئەو دوولی وایە بۆ تەشکیلی ئەو دووری وایە هەتاکو لە ساڵی تازا لە پەرلەمان لە یاسای موازنە تەصدیقی میزانەیە کرابوویان لەبەر ئەوە مبەرڕەکە مبەرڕێکی زەعیفە لە وەزارەتی پێشمەرگە بە حەقەت ئەوەی کەوتووە سەر وەزارەتی پێشمەرگە لە ئەفسەری ئەکادمی لە پێشمەرگە هەمووی حاضر کرا و ئامادە کرا تەنها لێرە تەنانەت لێرە مەشقێکی سەرەتاییشیان پێکرا بۆ ڕێخستن و بۆ زیاتر شارەزابوون لە ئیشیکاری سەربازیە بەڵام بەداخەوە تاکو ئێستاکی عێراق ئەو هەنگاوی نەناوە بۆ دروستکردنی ئەو هۆکارەکە سیاسیە بەتاکید ئەگەر سیاسی نەبووە من پێم وایە بوو لە ڕووی تەکنیکی و هیچ مشکلەیەکیان نەبوو چونکە ئەیانتوانی میزانیەکەشی بۆ دابین بکەن ئەیانتوانی ئەوەی چەک و تەقەمەنی و معسکراتیشیان بۆ دابین بکەن وا دەرەکەوە کە لە ئاستی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەماهەنگی هەیە بۆ ڕوبەڕەونەوەی داعش لە نێوان هەردوو سوپال نێوان وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگە و سوپای عێراق ئەم هەماهەنگیە چۆنە لەسەر ئەرزی واقع ئێمە هیچ مشکلێکمان نییە لەگەڵ جێشی عێراقیە لە زۆر شوێنێستەکە مەسەن چ لە منتقی قەرەچووق بگریت چ لە منتقی شۆرا و قوڕیچیا و تاوێرکەوە ئەوانە بگریت تەماشاکەەوە تا ئێستاکە ژمارەیەک عملیەکراوە جێشی عێراقی و پێشمەرگە بە یەکەوە هەرچەنە لە ئاستی پێویست نەبووە ینی ئەوە نەبووە کە بڵێ وڵا ئەمە هەموو کاتێ ئێمە حازرین بە یەکەوە بچین عملیە بکەین و بنبڕی بکەین ئەو ئەمەلیانەیش ئەگەر ئێمە کۆنتترۆلی منتقەکە نەکەین و هێزی لێدانەنین هێز جێگیر نەکەین لەو کاتا داعش ڕەنگە بە خۆی پیشە حەشار بدا یا منتقەکە چۆڵ بکە دوای کە هێزەکە گەڕێتەوە کەوێتەوە جێگای خۆیان یەتەوە جێگای خۆی لەبەرەوە بە حەقەت ئێمە بەڵام لە هەمان کاتیشا وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئامادەی تەواوی پیشان داوە لە هەر شوێنێ پێویست بکە بە هێزی پێشمەرگە بۆ شەڕی داعش جا لەو جێگە ناکۆکە لە هەر جێگایەک بێ لە هەر خاڵێک بێ هێزی پێشمەرگە ئامادەیە لەگەڵ جێشی عێراقیە عملیاتی مشترک بکە دژی داعش ئەوەی کە لە شنگال ڕۆدا بۆ چوونت چیە لەسەری کاکشێخ چۆن دەتوانرێت دۆخی شنگال ئاسایی بکرێتەوە خەڵکەکەی بگەڕێنەوە دیارە تا ئێستاکی خەڵکەکەی شنگال نەگەڕاوەتەوە بەهۆی ئەو بوونی ئەو هێزە چەکدارانە بوون کە لەوێ بوون کاتی خۆی اتفاقیەکەی لە بینی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە سەیتەرە بکرێت بەسەر ئەو منتیقا ئەو چەکدارانە لەوێ دوور بکەونەوە و لەوێ ئیدارەی خۆی هەبێ و خەڵکەکە بگەڕێتەوە بەڵام بە حەقەت لەبەرەوەی تا ئێستا ئەو جێبەجێ نەبووە خەڵکەکەیش هیچ زمانێکی نەبووە بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ ئەو جێگا ئەگەر ببینی لە دوای ئەو عملیای عێراق کردی سەدان عائیلەی تر دووبارە ئاوارە بوون و هاتوونەتەوە بۆ ئۆردوگاکان لە هەرێمی کورد لە دووهۆک و ئەوانە بۆیە بە حەقەت پێویستی بەوەیە کە لەوێ یاسا سەروەر بێت و قایم قامە مدیری ناحەیە ئاسایشە پۆلیسە حکومڕانی ینی ئیدارە سەیتەرە بکاتەوە بەسەر هینەکە و هیچ هێزێکی نەمێنێ لەوێ لە دەرەوەی یاسا و نیزام
زۆر سپاس بەڕێز شێخ جعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان سپاس سپاس بۆ کە لەگەڵ ئێمە بوو سپاس بۆ وشکە بینەری ئێمە